زیاتر لە 52 ڕۆژە شەڕ لە کۆبانێ بەردەوامە. فەرماندەی هێزی پێشمەرگە لە کۆبانێ ئەحمەدگەردی بە تووڕی میدیای ڕووداوی ڕاگەیاند کاژێر دەی سەر لە بەیانی ئەمڕۆ چەکدارانی داعش لە دیوی ڕۆژهەڵات و ناوەندی کۆبانێەوە هێرشیان کردە سەر شەروانانی یەپەگە و هێزی پێشمەرگە، بەڵام هێرشەکەیان تێکشکێندا. هاوکات شەوی ڕابردوو هێرشێکی چەکدارانی داعش لە ڕۆژهەڵات و باشووری کۆبانێەوە لەلایەن هێزی پێشمەرگە و شەروانانی یەپەگەوە تێکشکێنداوە. ئەو فەرماندەیە ئاشکرای کرد کە هێزی پێشمەرگە بە چەکی قورس لە چەکدارانی داعش دەدات. شەروانانی یەپەگەش لە سەنگەرەکانی شەڕ وەڵامی هێرشەکانی داعش دەدەنەوە. لە شەڕی ئەمڕۆدا پێشمەرگە و یەپەگە هیچ زیانێکی گیانیان نەبووە. تاو کاتەی تورکیا ڕێگەی نەدابوو هاوکاری سەربازی بگەێنرێتە کۆبانێ دۆخیە وڵاتە جۆرێک لە ناجێگیری بەخۆوە بینی. لا زۆربەی شارەکانی تورکیادا خۆپشاندان دژی بێدەنگی حکوومەتیە وڵاتە لە ئاز کۆبانێدا بەڕێوە چوون. لە میانیاندا زیاتر لە 35 کەس گیانیان لەدەستدا و هەروەها زیاتر لە 350 کەس بریندار بوون. ئەم ئاژاوە نێوخۆیەی نێو تورکیا وەستا دوایەوەی ڕێگەدرا بە گەیاندنی هێز و چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ. ئەمە بابەتی قسەکردنی ئێمەیە، بەڵام بەرلەوە مەرامە لەسەر دوایین دۆخی بەرەکانی شەڕ لە کۆبانێ ڕابوەسم سەبارەت بە بەرەکانی شەڕ لە کۆبانێ کە دێمە سەر یەکەمین سلایدی ئینفۆگرافیکەکە. وەک هەمیشە ئێرە کۆبانەیە لە کۆبانێ بەشی زۆرینەی شارەکە لە دەستێکێنەکانی پاراستنی گەلدایە. هێزی پێشمەرگەی کوردستان بە هەمان شێوە لەوێ وجودیان هەیە. لە کاژێردەی بەرەبەیانی ئەمڕۆ چەکدارانی داعش هێرشیان لە دیوی ڕۆژهەڵاتی کۆبانێەوە هێناوە. یەپەگە و هێزی پێشمەرگەی کوردستان هێرشەکەیان تێکشکاندون. یەکێنەکانی پاراستنی گەل لە پێشەوەی بەرەکەدان بەرەی شەڕ، هەروەها پێشمەرگەش لە خەتی ئەمامیدا بە چەکی قورس پشتیوانی یەپەگەکەن بۆ لێدانی داعش لە 11:30 خولەکدا. هی بەیانی هێرشەکەی داعش کە هێنابوویان وەک سەرچاوەکانی پێشمەرگە لە کۆبانێ دەڵێن تێکشکاوە لە بەرەکانی جەنگدا. لەم شوێنانە کە ئەولاترە 5 لاشەی داعش کەوتونەتە بەردەستی یەکێنەکانی پاراستنی گەل. یەپەگە و پێشمەرگە هەندێک پێشڕەویان کردووە، بە تایبەت لە بەرزایی مشتەنور کە دەکەوێت ئەم بەشەی خوارەوە لە قۆڵی ڕۆژهەڵاتەوە بە دووری 400 متر چوونەتە پێش. دەبێ پلانی داهاتوو گرتنەوەی مشتەنور بێت کە لە ڕووی استراتیژیەوە بایەخێکی زۆری دەبێت بەو پێی دەڕوانێت بەسەر کۆبانێدا. بەمەش مەترسی بردومانی داعش ئەگەر مشتەنور بە تەواوی بگیرێتەوە بەرزایەکە کە 50 متر بەرزە و 3 کیلۆمەتر یعنی درێژە بێتەوە دەڕوانێت بەسەر کۆبانێدا. ئەگەر لە پلانی ئایندەدا هەموو مشتەنور دەستی بەسەراگیرایەوە تا ئەندازەیەکی باش داعش یعنی بردومانی داعش لەسەر کۆبانێ هەڵدەگیرێت. وا دیارە یەپەگە و پێشمەرگە پلانێکی سەربازیان هەیە لەو بەرانەی شەڕدا، دەیانەوێت جارێ پێشڕەویەکانیان سنووردار بن تا ئەو کاتێک کە سەعاتی سەفری پێ ئەوترێت. دوای ئەو هێرشە بەردەوام دەنگی چەکی قورس ئەمڕۆ لە کۆبانێ بیستراوە. هاوکات کاژێر 12 فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا داعشیان لە دیوی ڕۆژهەڵاتەوە کردۆتە ئامانج. لە کاژێر 5 ئێوارشدا دووبارە بردومانی فڕۆکە جەنگیەکان چەکدارانی داعش لە گەڕەکی کانیا عەرەبە بە بردومانەکە کراونەتە ئامانج. ئەمە لەو بارەوە لێرە دەوەستم ئەگەر پەیوەندیەکی تەلەفۆنی هەیە لە ناو کۆبانێ لە بەرەکانی جەنگدا. عەبدولقەهار مەجید فەرماندەی گشتی هێزی پێشمەرگەی کوردستان لەوێ لەگەڵمە ئەگەر پەیوەندیەکە بەردەست بێت هەر ئێستا سەبارەت بە دوایین هەڵوێستی شەڕ وەری دەگرم، ئەگەرنا دەچمە سەر ڕنگدانەوەی کاریگەری چوونی دەمەوێت پێشتر سەبارەت بە مووقفی بەرەکانی شەڕ دواتر دەچمە سەر ڕنگدانەوەی و کاریگەری چوونی هێزی پێشمەرگە بۆ ناو خاکی تورکیا بۆ کۆبانێ لەسەر پرۆسەی ئاشتی و لەوێ قساکەم دواتریش لەگەڵ لە ناو کۆبانێ قساکەم سەبارەت بەوە لە قسەکانی مراد قەرەیلانەوە دەست پێەکەم کە پێش ماوەیەک یعنی لە دەستپێکی شەڕ لە کۆبانێ قسێک لە سەرەتا هێرشەکانی داعش بۆ سەر کۆبانێ مراد قەرەیلان ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کۆمەڵجوواکێن کوردستان لە 22 ئەیلودا ڕایگەیاند کە تورکیا بەرپرسیارە لە هێرشەکانی داعش
بۆ سەر کۆبانێ. قەرەیلان وتی لە ڕوانگەی ئەوانەوە پرۆسەی ئاشتی کۆتایی هاتووە. توندی لێدوانەکانی قەندیل و ئەنقەرە بەرامبەر بە یەکدی مەترسیەکانی بۆ سەر پرۆسەی ئاشتی زیاتر کرد. 3 ڕۆژ دوای لێدوانەکەی قەرەیلان شاندی پارتی دیموکراتی گەلان هادە بچووە ئەمیرالی بۆ وەرگرتنی بۆچوونی ئۆجلان. دوای ئەوە دەمیرتاش قسەی کرد. قسەکانی دەمیرتاش ئەویش بێگومان ڕنگدانەوەی ئەو ڕەوشە بوو کە لە تورکیا هەبوو. دەمیرتاش وایوت ئەگەر کۆبانێ بکەوێ پرۆسەی ئاشتی کۆتایی پێدێت. دوای 20 ڕۆژ لە هێرشەکانی چەکدارانی داعش بۆ سەر کۆبانێ سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی پارتی دیموکراتی گەلان هادەب لە 6 ئۆکتۆبەردا لە بانگەوازێکدا داوای لە کوردانی باکووری کوردستان کرد بۆ پشتیوانیکردن لە کۆبانێ لە دژی بێدەنگی و بێهەڵوێستی تورکیا بڕژێنە سەر شەقامەکان. ئەم هەڵچوونەی شەقامی تورکیا بە تایبەت کورد کاردانەوەی ئەردۆغانی بەدواداهات بەڵام کاردانەوەیەک کە ڕەوشەکەی خراپتر کرد. ئۆردوغان وتی چی؟ ئەمە قسەکەی ئۆردۆغان بوو. کۆبانێک کەوتووەوەکەوێ پێویست ناکات هادە پرۆسەی ئاشتی بە کۆبانێەوە ببەستێتەوە. لێدوانەکانی ئەردۆغان و بەشێک لە وەزیر و بەرپرسانی پارتی داد و گەشەپێدان خۆپیشاندانەکانی تونتر کرد. لەگەڵ ئەوەشدا لە سەرەتا هێرشەکانەوە گفتوگۆی نێوان تورکیا و باشووری کوردستان و گفتوگۆی سێقۆڵی نێوان ئەمریکا تورکیا و باشووری کوردستان بەردەوامیان هەبوو بۆ ڕازیکردنی تورکیا بۆ ئەوەی هێزێکی پێشمەرگە لە ڕێگەی تورکیا و بچێتە کۆبانێ. دوجار تورکیا لە 20 ئۆکتۆبەری ئەم ساڵدا بێگومان بە وەڵامێک دۆخەکەی هێور کردەوە. وەزیری دەرەوەی تورکیا مەولود چاوشۆغلۆ ڕایگەیاند کە تورکیا ڕێگە بەچوونی هێزی پێشمەرگەی کوردستان دەدات بە نێو خاکی تورکیادا بۆ ناو کۆبانێ. پاشان دێمە سەر یانێ ڕای فەرمی هەرێمی کوردستان کە فواد حوسێن لەو بارەیەوە قسەی کرد. سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دوای ڕوودانی خۆپیشاندانەکان و لە ماوەی بەردەوامی گفتوگۆکان لەگەڵ تورکیا ئەوەی ئاشکرا کرد کە هەرێمی کوردستان بە تورکیایان وتووە ئەگەر ڕێگە بەچوونی پێشمەرگە بدەن بۆ کۆبانێ ئەوە ئەم بڕیارە کاریگەری ئەرێنی دەبێت لەسەر هێورکردنەوەی بارودۆخی نێوخۆی تورکیا. دیارە هەروەش دەرچوو لەو کاتەوە ئیدی شەقامی تورکیایان باشترە بڵێم دەنگی ناڕەزایی کورد لە حکوومەتی ئەو وڵاتە سەبارەت بە کۆبانێ تا ئەندازەیەکی باش نەماوە بەڵکو لە پێشوازی هێزی پێشمەرگەدا ئاپۆرای خەڵک نیشانیدا کە ئەوان لە تورکیایان دەویست هۆکار بێت بۆ نەکەوتنی کۆبانێ لە کاتێکدا بەپێی هەڵکەوتەی جوگرافی و ستوری هاوبەشی تورکیا تەنیا وڵات بوو دەیتوانی هاوکار بێت بۆ ئەوەی کۆبانێ نەکەوێ بەمەش بە تیرێدوو نیشانە بپێکێ لەسەر ئاستی نێودەوڵەتی هاوکاری بۆ بەگژداچوونەوەی داعش بکات لەسەر ئاستی نێوخۆییش وا بکات یانێ ئیتمێنان بە کورد و پەکەکە بدات کە بەڵێ مەبەستێتی بەمانیەت پاکی خۆی سەبارەت بە پرۆسەی ئاشتی پیشان بدات و تەکانێکی باشیش بە پرۆسەکە بدات. لەم بارەیەوە سەبارەت بە کاریگەری ئەم پرسە لەسەر پرۆسەسی ئاشتی لە تورکیا مەمەند ڕۆژە شارەزا لە کاروباری تورکیایە لە سلەیمانی لەگەڵمانە. بەڕێز ڕۆژە پێت وایە چوونی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ بە فعلی دەتوانێت چه کاریگەریەکدانێت لەسەر پێشبەچوونی پرۆسەسی ئاشتی لە تورکیا؟ بەڵێ سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی ڕووداویش. بەڕاستی خۆتان نەزانن لەوەتی سیاسەتی کۆبانی ئەنکەرە کاریگەری لە خراپی لەسەر شەقامی کوردی لە باکووری کوردستان هەبوو جگە لەو خۆپیشاندان و زنجیرەی داعارامیە کە لە باکووری کوردستان دەرکەوت جۆرێک لە ناومێدبوون لە پرۆسی چارەسەری شاتەکایەوە. ینی ئەمەش هەمووی دەرەنجامی سیاسەتی حکوومەت بوو کە بە سیاسەتی کۆبانی دەناسرێ. لەو سایەوە ئێستا بەڕاستی دوای ئەو ئالۆزیەی کە دروست بوو وەچل قوربانی لێکەوتەوە تا ڕادەیەک دوای خۆتان نەزان کۆردیناسیۆنی ڕەوشی بەپەلە دامەزرا و حکوومەت جگە لە کۆردیناسیۆنی ڕۆژی بەپەلە لە ئەنجومەنی لە دەستگای ئاسایشی نەتەوەی کۆمەڵێک بڕیاری دەرکردەوە. یەکی لەو بڕیارانەی ئەوەیە کە بەڕاستی ڕێگە پێدان بۆ گواستنەوەی پێشمەرگە و کە کۆریدۆری زەمینی ناسراوە کردنەوەی کۆریدۆری زەمینی. ئەمە کاریگەریەکی باشی لەسەر پرۆسی ئاشتی دەبێت. ینی یەک لەلایەک و ئەگەر لە ڕەهەندی کوردیەوە سەیری بکەین بەڕاستی ئاستی مۆراڵی نەتەوەی بەرز کردوێتەوە و تەنانەت هەندێک لە پسپۆڕەکان دەڵێن ئەمە لووتکەی پرۆسی نەتەوە سازی کوردە. بەڵام لەسەر ئاستی کاریگەریەکانی لەسەر
شەقامی کوردیش ڕاهندێکی تری هەیە کە گەر بیخوێنینەوە خۆتان نەزان لەوەتی کە ئەو سەردەمەی کە خەندەقەکان لێدران جۆرێک لە ڕەشببینی بەرامبەر بە باشووری کوردستان بەرامبەر بە حکوومەت یاریمی کوردستان هەبوو، بەڵام بەڕاستی بە هەناردی پێشمەرگە جۆشی نەتەوەی جۆشانی نەتەوەی گەیشتە ئاستێک کە خۆتان نزانی وەخت وەکو کەرنەڤالێکی لێهات وەکو کەرنەڤالێکی نەتەوەی نیشتمانی لێهات گواستنەوەی پێشمەرگە لە پارچەی باشووریەوە بەسەر پارچەی باکووریەوە ئەگاتە پارچەی ڕۆژاوایی، یعنی سێ پارچە تێ ئەپەڕێنە کامەش یەکێک لە کاروانە مێژوویەکانە کە کاریگەریەکی یەکجار زۆری لەسەر مۆڵی کورد لە باکووری کوردستان و پارچەکانی تر هەبووە. بەنسبەت مەبەستی من ئەوەیە کاریگەری لەسەر پرۆسێسی ئاشتی لە تورکیایە. بەڵێ سەبارەت بە پرۆسەی چارەسەری کە ناوەڕاستمیەکەی پرۆسی چارەسەریە بەڕاستی جۆرێک لە تەنگ و چەڵەمە دروست ببوو و لایەنی کوردیش بە خڕۆشاندنی شەقام ویستی فشار بخاتە سەر حکوومەت بۆی بە سیاسەتی کۆبانی خۆیدا بچێتەوە، وەکو ئێوەش ئاماژەتان پێکرد بەو سیاسەتەی کاردۆغان لە گوتاری کۆبانی کەوتووە و دەشکەوێت بە ئەوی بچێتەوە. حکوومەت من تا ڕادەیەک ئەگەر لەمە بپرسی حکوومەت لە دوای ئەوە بە خۆیان چووەوە و ڕێگە پێدان بە کۆریدۆری زەمینی من بە وەرچەرخانێکی گەورەی ئەبینم لە سیاسەتی تورکیا لە بەرامبەر بە سیاسەتی کوردی خۆی بەتایبەت بە دیسبەت ڕۆژاوە و باکووری کوردستان لەبەرەوە بەڕاستی یەک بە ئاماژەکردنەوەی چرایەکی سەوزە، دووهەم کردنەوەی دەرگایەکی دیالۆگی تازەیەوە حکوومەت دەوێت لەم ڕێگایەوە نیازپاکی خۆی بەرامبەر بە پرۆسی چارەسەری دیموکراتی لە باکووری کوردستان. مەمەند ڕۆژە لە سلەیمانیەوە لەگەڵم بووی گەلێک سوپاس بۆ بەشداریت. دەچمە سەر دوایین سلایدی گرافیکەکە چەند یعنی چەند بڕگەی دوایی سەبارەت بە عەبدوڵڵا ئەوجەلان کە قسەی ئەو بێگومان یعنی زۆر کاریگەری هەیە لەسەر شەقام لە تورکیا ئەو بە تایبەتی باکووری کوردستان مەبەستە دوای هەوڵەکانی باشووری کوردستان و ڕەزامەندی تورکیا قۆناغێکی تر لە ئەگەری دانوستانەکاندا لەسەر پرۆسێسی ئاشتی دەستی پێکردەوە دوای سەردانی شاندی هادە بۆ ئێمیراڵی ئۆجەلان دەبارەی ئەو ڕووداوانەی بەهۆی هێرشی داعش بۆ سەر کۆبانێ لە زۆربەی شارەکانی تورکیا و باکووری کوردستان کەوتەوە وتی پێویستە لایەنەکان وانە لە ڕووداو یا پەند لە ڕووداوەکان وەربگرن و پەلە بکرێت لە ڕێکەوتن لەسەر ئەو پرۆسەیە هەروەها هەنگاوەکانی ئاشتی خێراتر بکرێن. دوای ئەوە دەچمە سەر کاردانەوەی فەرمی حکوومەتی تورکیا کە لەلایەن گوتەبێژی حکوومەتی تورکیا و هەروەها جێگریەکەمی سەرۆکوەزیران بۆڵاند ئاروینچ وترا. ئاڵینچ دەڵێ کەوتنی پرۆسەی ئاشتی ژێرکەوتنی هەمومانە تورکیا پێداگری لەسەر بەردەوامی پرۆسەکە دەکات لە بەرامبەر هەڵوێستی بێگومان حکوومەتی تورکیا نەرمی لە بەرامبەر ئەو ڕووداوانە نەرمی تێکەوت. بۆڵاند ئارنیچ جێگری سەرۆکوەزیران و وتەبێژی حکوومەتەکە ئەمە قسەی بوو ئیدی بەگشتی پرۆسسەکە هەتا ئێستا ینی سەبارەت بە پرۆسی ئاشتی بێدەنگی تێکەوتۆ بەڵام چاوەڕێکرێ لە قۆناغێکی نزیکتردا بە باشتر دەست پێ بکاتەوە. لەسەر ئەم پرسە ڕادەوەسم دەچمە کۆبانێ لەوێ لە نزیک بەرەکانی شەردا لەگەڵ عەبدولقەهار مەجید فەرماندەی گشتی هێزی پێشمەرگەی کوردستان ئەگەر لەگەڵم بێت هەرچەندە پەیوەندیەکان لێرەوە بۆ یعنی کۆبانێ هەندێک جار گرفتیان تێکەوێ بەڵام هەوڵ دەدەم لەگەڵ عەبدولقەهار مەجید فەرماندەی گشتی هێزی پێشمەرگە لەوێ قسە بکەم. بەڕێز عەبدولقەهار مەجید تازەترین مووقفی بەرەکانی شەر لە کۆبانێ چییە؟ بله کاکشاو ایوار باش ایوار باش کەرم کە کاکشاو ایوار باش ئێوار باش کاک عەبدولقادر من خواست بزانم مووقفی تازەی بەرەکانی شەڕ چییە لە کۆبانێ؟ بله کاکشاو من هاشته هەیە بله کاکشاو ئێستا ڕاستەخۆ از گەلتەمەل کۆبانێ ئێستا بگاوێ نوکە ڕەوش گەلەکە باشە ئارامە بله ساعت داعشێ هجوومەکە بەرفرە گرە سەر هەواڵێت یەکێن پاراسناگەل دژواری هەواڵێن مەل بەروکی شەڕی جابا وان تیرۆریستا دا و پشتوانیا هێزت پێشمەرگەهت باشوور گورزت چەکێگران مێوەشاندن و
بجمن ساعة 11:30 شكست وجنازة خا هيلان الباروك الشري ونوكا روش يا آرام هانوكا باشە دوو ڕۆژە پێشمەرگە ناف کۆبانێدانە و چەکی قورس بوەڕانە چما مستەمر یا بەردەوام داعش هێرش کات چماوە هێرش ناکەن ام الهيفيا هفالاينا ام آمادينا ام الهيفيا هفالا هر او بلانا دانن ام حاضرين بهر هجومه که بو سر داعشا بس او هيش مساعة صفر ندانايا بله كوكشو باشە دبێژن داعش هێزی خۆی زۆر کۆ کردووەتەوە لە دیوەکانی پشتەوەی کۆبانێ و چه ئایەوە ژوان هێزی ینی چەکداری داعش هەن کە هاتبێنە ینی لە من بجەوە کۆکرابێتنەوە هاتبێتنە دەوروبەری کۆبانێ بۆ ئەوەی هێرش بکەن هدف دجمني قرتنا كوبانيا بس ان شاء الله او ناشي الحديث خط جايبين وبلا ما معلومات اكيد انا دجمني عندك هزاينا و سيارة مفخرجية حاضر كرين كو داخل كوباني يمكن بل ان شاء الله امد قال في روكيت امريكا ما اتصالات قال كرين حاضر الهنداف ما هر قابكا او السيارة داخل بين عن حاتم بو ناف كوباني ان شاء الله مجي خو حاضر كريا و دبي جوابا ولاودين فرمو باشا ايرو خبر سرچاويك لناو كوباني بڕووداوی ڕاگەیاند کە لە نزیکەی 400 متر لە لای مشتنو لە ڕۆژهەڵاتی کۆبانێ یەپەگە پێشڕەوی کردیە و داعش چووەتە پشتەوە لەسەر ئەوەت خازم هەندێک زانیاری لە ئێوە وەرگرم مقوتة ساعة دور الدهي هجوم كر وما برفاني هاري هوالا كر وداعش نا 400 متر بل صد حتى صد 5 متر داعش باج پشت شوية يعني يشكستيا وجنازة خا إلى ناف شارعي دا باشە لەو کاتەوەی پێشمەرگە چووەتە ناو کۆبانێ یەپەگە و پێشمەرگە توانی وتانە هەندێک شوێن بگرنەوە لە بندەسی داعش دەرخەن بلي بقى قوتا او هجوم الرشالات هاتي في سبيدي نزيكي صد حتى صد 5 متر ما حوالي المجلس داري خستينا بەڵێ فرمو عەبدولقەهار مەجید فەرماندەی گشتیێزی پێشمەرگە لە کۆبانێەوە لەگەڵمان بووی گەلێک سپاس